لە درێژەی هەوڵەکانی هێزەکانی بەڕێوەبەرەتی ئاسایشی گەرمیان لە سنووری گەرمیان بەگشتی و لە کەلار بە تایبەتی لە پێناوی بنەبڕکردنی دیاردەی بەکارهێنانی چەک و قاچاقچێکی بە چەک و تەقەمەنیەکانەوە دیارە لە چوارچێوەیەدا لە دووسێ ڕۆژی ڕابردوودا لەلایەن هێزەکانمان لە یاردەتی ئاسایشی کەلار توانراوە دەست بگرێت بەسەر کۆمەڵێک چەک و تەقەمەنی زۆردا کە لەلایەن سێ هاوڵاتیەوە هێنراوەتە سنووری گەرمیان بە شێوەی قاچاق. یەکێ لەو هاوڵاتیانە بەڕێگەز کووردە خەڵکی سنووری کەلارە و پیشنی قاچاقچێتیە دوو کەس لەوانەی تر کە دەستگیر کراون بەڕێگەز عەرەبن و دانیشتوی شاری بەغدان ئەم سێ تۆمەتبارە بە پێی مادەی 21 لە یاسای چەک لەسەر بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە دەستگیر کراون. دیارە وەکو خۆشتان لە کامیرەکان لە چاوی کامیرەکانتانەوە بینیوتانە ئەو چەک و تەقەمەنیانە کە پێکات بوون لە 4900 فیشەکی کلاشینکۆف، 550 فیشەکی ناتۆ، 21 سندوق فیشەکی بیکەیسی، 4 سندوق فیشەکی ناتۆ، 240 مەخزەنی کلاشینکۆفی جۆرا و جۆر، سێ جۆر چەکی کلاشینکۆفی یعنی پێڵێن مزەلی دوولاق سینی.